سڵاوتان لێبێ بینەرانی خۆشەویست. ئێستا کە ساڵی نوێ و ساڵی 2014ەیە بەشی سێمی شتە سەیر و سەمەرەکانی وڵاتی ئێمە پێشکەش بەیەواکەین. زانی لەم ئەڵلقەیە ئەو شتە سەیر و سەمەرانە چین کە لە وڵاتی ئێمە هەن. زۆر جا شوێنێک هەڵەکەنرێت یاخود ئەیانێ نوێژەنی کەنەوە یاخود شتێکی تازەتر دانێن لێنووسن لادانی کاتی. تا ئێسان پێیکەرە نۆژەن نەکراوەتەوە. ئێمە سەیر و سەمەرە نییە ئێمە وڵاتێکی کوشت و کاڵین و ئەڵێن زەویشی بەپیتمان هەیە بۆ کوشت و کاڵ. بەڵام هیچ لەو خۆراک و یاخود هیچ لەو میوانی کە لە ناو بازارە ئەفرۆشێت هی خۆمانین لە دەروی وڵاتە هێنرێت زۆریش سەیرە بەلام. لەوەش سەیرتر ئەوەیە ئەڵێن هەنێک جار کاسبکارەکان بەقاڵەکان شتە جوانەکانیان لە پێشەوە داناوە لە پشتی شەوە شتە ناشرینەکان کاتێک کاڕۆیتە ماڵەوە سیرەکەی لەو شیرۆیی کە بۆ تۆ کێشراوە نیوەی خراپ بووە. لە پێشەوە ینی کە تۆ ئیبینی جوانە کەس بەس لای خۆیان وانە. ئەیتخواوە سیر نیە ئێمە لە ماڵی نۆوە لە 22 خەڵک چۆ سەرجادەکان و چۆ ناو مەکتەبەکان کە دڵنی خۆیان بن بە پەرلەمانتارەکان و بە حکوومەت بەڵام تا ئێستا حکوومەت تەشکیل نەبووە. تاوان سەیرە ئەبواە حکوومەت تەشکیل بووە. یەکێ لە داهێنانەکانی ئێمە لە ساڵی 2014 کە شتێکی سەیر و سەمەرەیە ئەو داهێنانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان کردی یاخود لایەنە پەیوەندیدارەکان کردیان کەمبوونەوەی کارەبایی حکومی بوو. وەڵای من دەستخۆشی لێ یەکەم ئێمە چەند وەختە هەر بڕەخنە لە حکومەت دەگرین هیچیان بۆ نەکردین با لەمە وڵات دەستخۆشییان لێ بکەین مەمنونیانم زۆر سپاس بۆ کارە باجوانی هەیەیانە هیوادارم سەرکەوت و بن و تەمەند درێژ بن و لەشیان ساغ بێ. ئەڵێن ئێستا پاری ئەو بەمەترە. ئەی چۆن بەلامەوە چێنی ئەرۆڵا بەلامەوە زۆر سەیرە و زۆر مهمە بەڕاستی شیوە ناشرینە و جوان نییە. تخوا ئەمە سەیر و سەمەرە نییە لە ساڵی 2014 بین و کارەبا کەم بێتەوە. لەگەڵمان نابن چەند شتێکی سەیر و سەمەری تریش لەگەڵ کارەبایە وەسئلە چیایە؟ وەڵای لە سای سەریانەوە ڕۆژێک لە ساعات 12ەوە هەیە بۆ ساعات 6 ئێوارە ئیتر کارەبا نابینینەوە. لە ڕۆژێکە ئەو بڕە کارەبایی کە ئەمانە نیە بەم سارد و سەرمایە لەسەر و ئەوەی خۆی بە بۆنەی ئەوەی کە ئێشتا حکوومەت تەشکیل نەبوو خۆی کار و کاسبی نەماوە بە شێوەیەش کەش بێکارەبایش ئەو نیکە کار و کاسبی نێشت و هەمووشمان نەخۆشین. ئەوەش ترافیک لایتێکی باشە ینی 10 دقە هەیە و بۆ نمونە 10 دقە نییە و لە پڕا 4 ساعاتەیە و لە پڕا مۆلی دەکەیێتەوە و ئیتر ئەو وەزع نییە بەڕاستی. وەڵای من دەستخۆشی لێ یەکەم ئێمە چەند وەختە هەر بڕەخنە لە حکومەت دەگرین هیچیان بۆ نەکردین با لەمە وڵات دەستخۆشییان لێ بکەین مەمنونیانم زۆر سپاس بۆ کارە باجوانی هەیەیانە هیوادارم سەرکەوت و بن و تەمەند درێژ بن و لەشیان ساغ بێ. ئێمە سەیر و سەمەرە نییە لە وڵاتی ئێمە شاعیرێک شعری نووسی و دوجار کە کۆچی دوایی کرد لە پاش ڕاپەڕینەکەەوە پەیکەرێکمان بۆ کردو و هەر لە ناو ئازادیا و لە ناو سەربەستیە ئێمە پەیکەرەکەیمان شکان بارەوەڵا زۆر سەیرە. خۆی پێویستە کاربەدەستانی ئەم وڵاتە بێن بە دەمی و چاکسازی دیا بکەن نەگەوە هەموو پەیکەرەکانی تریش هەموو شوێنەوارەکانی تریش. ئێمە سەیر و سەمەرە نییە ئێمە وڵاتێکی کوشت و کاڵین و ئەڵێن زەویشی بەپیتمان هەیە بۆ کوشت و کاڵ. بەڵام هیچ لەو خۆراک و یاخود هیچ لەو میوانی کە لە ناو بازارە ئەفرۆشێت هی خۆمانین لە دەروی وڵاتە هێنرێت ئەو ترەیە هی خۆمانە؟ ناوەڵە هیچێ؟ هی ئەجنەبیە لە وڵاتانەوەی. ئێستا پرتەقاڵەکەی ئێرە هەیە تورکیا هەیە زۆری دەرویان یانی خۆمانە کەمتر پرتەقاڵی عێراقی هەیە بە کەمی هەروە بێتەوە لالەنگیەکەش بە هەمان شێوە بەسی تر سووریا و تورکیا زۆرە. باش خۆمان وڵاتێکی زراعی نین کوشتتوکاڵی نین بۆ خۆمانیمان ئەمە سیر نییە بەلاتەوە کە خۆمان وڵاتێکی کوشتتوکاڵین و بەڵام خۆشمان بەروبوومانە. ئەی تەبعاً بڵێ سیرە بەلاتەوە ئەی وایە ئەرەوەڵا سوور و تورکیژێت بەلاتەوە سیر نیە ئێمە ئاڵێن وڵاتێکی کوشتتوکاڵین و کەچی میوە و خواردن و ئەمشتان لە دەروی ئەم وڵاتە بمانێ زۆریش سەیرە بەلام لە بەرەوەی کەس بەخەمی ئەم وڵاتەوە نایە و بەخەمی ئەم شارەوە نایە و وەزارەتی کوشتتوکاڵ هەر بەناو وەزارەت. لەوەش سەیرتر ئەوەیە ئەڵێن هەنێک جار کاسبکارەکان بەقاڵەکان شتە جوانەکانیان لە پێشەوە داناوە لە پشتی شەوە شتە ناشرینەکان کاتێک کاڕۆیتە ماڵەوە سیرەکەی لەو شیرۆیی کە بۆ تۆ کێشراوە نیوەی خراپ بووە. تەبعاً لەرە وەڵا کاتی وایە بۆ تیەکەن بەعمل نایەت. ئێوە بەلاتەوە سیرنی هاوارەکەڵەوە وەرە میوەی جوان بەرە وەڵام میوەکە ناشرینە بڵێ لە پێشەوە ینی کە تۆ ئیبینی جوانە کەس بەس لای خۆیان وانە.
سیرە بەلاتۆیان سیر نییە ئەو سەیرە وەڵا گوناحە ئەو ڕستقا حرامە بێت هەمووشی ناڵێ وەڵا ئازانم ئاخر ئەزان هەیە کە برا شتی وا ئەکات باوەڕت بێ قەناعەتی بێ لە بەردەمەوە یعنی لە پێشەوە زۆر جوانە کە سەیری بەردەمیەکەی وانە وڵایی سیرە ئێتەڵی چی ئێمە سیر نییە خەڵکەڵێ ئێمە ئەچین کیلۆیەک پرتەقاڵە کڕین یا کیلوەیە ترێکڕین لە پێشەوە بەقاڵەکە ئەمە بەسمان تۆ نییە باشە بەزنمونەی تر باشە ئەڵەن تری جوانی دانا لە پێش وەڵام لە دواوە هەموو ترێکان یاخود هەموو سێوەکان یاخود هەموو لانەنجەکان خراپە ئەمە سیر نییە سەیرە ئەوەش سیر بۆچی ئەمەیان جا ئەوەش کەوتۆتۆ سەر و کەسە خۆی وژدانی ئەو کەسە خۆی شتی خراپە فرۆشە شتی چاکە فرۆشێ کەوتۆتۆ سەری من خۆم شتێ بزانم خۆم ئیشتیهام ناچێتە سەروێنەی خۆم بە تۆشی نام چی عجایب تۆ بیشی کرد بڵێ وایە بەس هەموو شیوان نییە کاکە تێگەیت هەموو شیوان نییە بڵین هاچی خراپەکانە لە بەردەم ئێستا من بە نیسبەت دەم شتانەوە کە دامنەوە عینی حسابە سەیریکە عینی شتە نەک بڵین کابرایە بێت 2 کیلۆی بەمێ هەمووی خراپێ نەخێر شتی وا نابێت بڵێ وردێ شتێکی تێ ئەکەوێ ئەویش هەمووی تەوزیع ناکەین بەسەر زەلامێکە نا یعنی خراپ نا بڵینەوەی ئێستا بڵین خۆ هەمووی چون یەک نییە تۆزێ وردی تێکەوێ بڵین عینی حساب تەوزیعەکەین و نەک هەمووشی بۆ زەلامێک زۆر جا شوێنێک هەڵەکەن ڕێت یاخود ئەیانێ نوێژەنی کەنەوە یاخود شتێکی تازەتر دانێن لێ نووسن لادانی کاتی ئەو بۆ ماوەی 3 ساڵە ئەم شوێنە خەریکی کارکردن تایە کە پردێکە لە شەقامی شەستەکەی سلەیمانی ئەم لادانی کاتیە ئەو بۆ ماوەی 4 ساڵ یاخود 3 ساڵ زیاتر خایاندێتی ئایا ئەمە لادانی کاتیە ئەگەر لادانی کاتی بێت ئەوە ئێماڵین بەڕاستی لادانێکی سیر و سەمەرەیە لە پاش ناوبڕێکەوە گەڕێن وەلاتان دوورمەکەونەوە لەگەڵمان نابن